پاشمانەوەی دە ڕۆژ لە نەخۆشخانەی وەفا کەسایەتی دیاری هەڵەبجە مامۆستا عوسمان سۆفی شەریف باوە کۆچەکی بە کۆرۆنا لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوایی کرد. لەبەر ئەوە بەڕاستی مامۆستا خوا جەزای بات و خۆی گەورە لێی خۆش بێت وەکو کەسێکی دڵسۆز ئێمە وەکو مامی خۆمان وەکو دڵسۆزێکی خۆمان سێرمان کرۆ بە تایبەتی لە دوای باوکو مامەکانمان چونکە بەڕاستی شیاوی هەموو وەسفێکە هەر چۆن مامۆستا مەلا تاهیر خوا جەزای باتۆ لەسەر قەبران وەسفی کرد بە چاکەی ئەمەش هەروەها دوای مردنی هەموو دۆستان و خۆشەویستانمان ئەوەی کەوا چاکەیان هەیە بێ باسی بکەین بەڕاستی مامۆستا کەسێکی دیندار و کۆمەڵایەتی و کەسێکی خزم دۆست و کەسێکی بەوەفا بوو لەگەڵ هەموو ئینسانەکانە بە تایبەتی خزم و کەس و کار و دۆست و ئەحباب و نزیکان و دەرو دراوسەی کەسێک بووکەوە بەڕاستی بە پاکی لەگەڵ ئینسانەکانە جوڵاوە لەگەڵ ئینسانەکانە معاملەیە کرد. پاش چەند سەعاتێک لە دوای مەرگی مامۆستا عوسمان خاتوو خەدیجەی خێزانیشی دوای 66 ساڵ پێکەوە بوون بەوەی کاریگەری پەتاکەوە گیانی لەدەستدا و پێکەوە ماڵاوایی یەکجاریان کرد و لە تەنیشتێک و لە گۆڕستانی گوڵانی سەر و بە خاک سپێردران. ئیتر هەر بەیەکەوە بوون زیاتر خەمی یەکتریان بوو باوکم هەر خەمی دایکم بوو دایکم هەر عینەشت خەمی باوکمی بوو هەمیشە بەیەکەوە بوون عنی نەرمونیان بوون لەگەڵ هەموو کەسێکە لەگەڵ دەرو دراوسەیە لەگەڵ خزم ناسراوە هەمیشە ڕوولەخوا بوون هەمیشە ئامۆژگاریان کردین ئامۆژگاری هەمومانیان کرد بە کوڕەکان و بە کچەکانەوە یعنی زۆر زۆر ئەی و ئاگاتان لە خۆتان بێ لەگەڵ خەڵکییا باش بن دڵی کەس عاجز مەکەن نوێژ بکەن یعنی ئەمانە هەمووی سەرچاوەی دڵخۆشیە بۆ ئێمە. لە ماوەی ڕابردوودا و لە بەرنامەی ڕازی تەمەن کەناڵی ئاسمانی پەیام لە پای کار و خزمەتە گەورەکانی دیمانەی لەگەڵ مامۆستا عوسمان ئەنجامدا کە لە ماوەی ژیانیدا هەزاران قوتابی پێگەیاندووە و جێدەستی دیار بووە. بەپێی ئامارەکانی تەندروستی هەڵەبجە لە ساتەوەختی هاتنی کۆرۆنا تاکو ئێستا 168 نەخۆش بە پەتاکە گیانیان لەدەستداوە و لە ئێستاشدا 532 نەخۆش لە ژێر چارەسەردان و 20 نەخۆشیش باری تەندروستیان لە نەخۆشخانەی وەفا ناجێگیرە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.